ئەم دەرمانە لە ژێر چاودێری مهندیسی زەراعیە بۆماندانرێ پێمانڵێت چەندێکی تێ بکەین و چۆن ڕەشی بکەین و چۆن زەرەر و زیانی نییە. ئەمە دەرمانێکی مقەویە بۆ خەیارەکە بۆ گەڵازەردانی بەکاردێ، هیچ زەرور زیانێکی نییە، دەرمانی کیمیایی نییە بڵێن زەرور زیانیە بێت لە دوا ڕۆژە، بێ زەرەر و زیانە و تەنها مادەیەکی خۆراکیە بۆ خەیارەکە. من لە 2007 لەم بێتی پلاسیکانە ئیشەکەم و ئەزمونێکم لێ وەرگرتووە بیدایەت کە زەرعەکەین دەرمانی فتریەکەین، دوایی پاش هەفتەیەک دە ڕۆژ ئەگەر پێویستی بە خواردنی ڕشانن بێ کالیسیۆمی ئەدەینێ، عناسری ئەدەینێ، حەدید دێنێ، تەماشای زەرعەکەکەین، جا چ پێویستاتێکی هەبێ ئەوەیە دەینێ. هاریکاریا وی کاری لدست جماعتی و همو یعنی امبیجن لصف حتی صداوی کلا به هاریکاریا جماعتی و خیر و به حال دوسته حوالا بیه. هدف اولیه که چون منطقه دا چه فضای سبز و نمیجن پارک و جی مشغول یا زارگاه چنینه جبریه که ام فکرین کو ام بکارن کوچه و کلان اسلام آباد به جوانکاریه که یعنی من تأثیر اگه برای کی ده هبید. گلک شولک جیشانازی شولک گلک جوانه با منطقه جوانتر دکت منطقه ما دعوت لخوش کرد عزیز کم کو بین ویش ترهید شرکت بکن انشالله. Pişmaniye şekerleme hem de Urfa'ya rüdünün, imalat emel Urfa'ya, ve Sürücü'ye yani. Ama biz tane bir işi diken, cemeci semerdi şoğlu. Yani nif kilo kap 15 milyona, kilo katı 25 milyon yani. Pişmaniye be şeker o hevir karışmış evde de be, var o şeyde be. Her aşamaya haki de sade gider keve. ازودا نازکم اتم دگرم دبم دخوم خوش مدو گرتی بری خوش ام دی ساعت مدی ساگرتی وای دست مدی هر زاروجی عز کن بو زارگاش خزاتن ام دگرن ده امش زانا دخون